هاتی ناحیەی بەحارکەی دارەکەی بچێنین کە ئەمە لە هەموو نەتەوەکانی جیاواز بەشدار بنێنەوەی کە لە عەرەب و لە کورد و لە سووری و لە مجتەمەعەکانی تر زیادە ئەوانش هاتن لەگەڵمان بەشدار بوونەوە. داواکارم هەیە لە هەر هاوڵاتیەکم هەیە کە ئەگەر بتوانێت بە یەک دار بیت یان یەک گوڵ بیت ئەگەر لەژێر دەسەڵاتی وی ببیت بتێنێت ئەوە با بیکات چونکە ئەوە کاتی شارەکەی خۆمان جوانتر دەیکرد. هەڵمەتی نەمامچاندن دەست پێکرا ئێمە ژۆکو بەڕێوەبەرایەتی ناحیە و بەڕێوەبەرایەتی شارەوانی بەحرکە خۆشحاڵین بە هاتنی ڕاگەاندنەکان و خەڵکەکە شیوادانی خەڵک لە پێشدەرگاکەی خۆی بێ لە ماڵەکەی خۆی بێ لە کۆڵانەکەی خۆی بێ دارچاندن بە واجبەتی خۆی بزانێ. ئێمە ئامانزمان لەو هەڵمەتەدا بژانەوەی ژینگە و هەم ئاشناکردنی خەڵکەکەمان و تێپەڕاندنی ئەو چەقبەستووە ینی لە ناوچوونی ژینگە بۆ دووبارە بژانەوەی ژینگە هەروەها لەو هەڵمەتەشدا ئامانزمان باشترکردی تەندروستیەکە بۆ هاوڵاتیانی خۆمان ئەو کارەشمان هەم لە ڕابردوودا کردومانە و هەم لە داهاتوش بەردەوام پشتیوان بە خوای گەورە و پشتیوان بە گەنجە دڵسۆزەکانی شارەکەمان. حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی پاڵپشی لە هەموو هەنگاوێکی ژینگە پارێزی دەکات کە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەنجام دەدرێتە وەکو بەشداریکردن یاخود دابینکردنی پێداویستیەکانی وەکو نەمام و سەوزای. Pues bueno, Ninoska realmente se llama Ninoska de Gracia. Es un artista habitual de la galería desde hace muchos años. Ya su padre, Manuel de Gracia, que falleció tristemente hace ya 3 años, esta es su exposición número 11. Así que hemos estado creciendo juntos en cierta manera y siempre nos llenan las paredes de muchísima vitalidad, color, frescura. En este caso ha usado el tema de las flores como un poco eje vertebrador de toda la exposición. Esta última exposición, la verdad es que se centra sobre todo en jardines, en el campo. La verdad es que he pasado una larga temporada en una zona muy bonita en España que se llama La Vera, en Extremadura. Mis padres tienen ahí una casa en mitad del campo y entonces, bueno, todos los veranos voy allí, trabajo mucho, casi todos los temas que veis por aquí pues es o bien interiores de la casa de mis padres, salir un poco de la zona gris de Madrid, que nos está inundando un poco a todos con el tema del coronavirus, y he intentado despejar un poco mi cabeza trabajando en el campo.